11 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر وادەی دەست بەکاربوونی سەرۆک مامجەلال وەک یەکەمین سەرۆک کۆماری کورد لە مێژووی عێراقدا کە بۆ ماوەی نزیکەی 8 ساڵ لە پۆستەکەیدا مایەوە. پاش ئەمەش بەدان پێدانانی زۆربەی لایەنەکان و کەسایەتیە سیاسەکان مامجەلال بە توانا و لێوەشاوەیی خۆی گەیشتە کورسی سەرۆکایەتی کۆماری عێراق و لەو ماوەیەشدا زیرەکانە توانیوێتی ئەو پۆستە لە بەرژەوەندی گەلەکەی بەکاربێنێت. هەرەمەش وای کردووە هەمووان بەبایەخەوە لە ماوەی سەرۆکایەتەکەی بڕوان و تەنانەت کەسایەتێکی وەک سەماحەتی عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان سەرۆک مامجەلالی بەسەمام و ئەمان وەسف کردووە. مامجەلال لە ناو چادرێکەوە لە ناوزەنگەوە بڕاتە کۆشکی کۆماری ئەوە وەرچەرخانێکی گەورە بوو. پاشان مامجەلال لەبەرەوەی خۆی لە ناو معاناتی خەڵک و لە ناو هەموو چین و تووژەکان و پەیوەندیەکی دوور و درێژی لەگەڵ نەتەوە جیاوازەکان و بەتایبەتی وڵاتانی عەرەبی و ئەوانە هەبوو. ئەمانە زۆر باش دەرکیەکرد بە وەزەکان بە ڕووداوەکان بۆ چارەسەرەکانیشی. ئەوە وای کرد کە لەو ماوەیەدا کە جەنابی مامجەلال ڕئیسی عێراقی بێت ماڵەکەی چەترێک بوو بۆ کۆکردنەوەی هەموو پێکاتەکان. هەمووان لەسەرەوە کۆکن لەو ماوەیەدا کە سەرۆک مامجەلال سەرۆک کۆماری عێراق بووە توانیوێتی ببێتە چەترێکی ئاشتی بۆ کۆکردنەوەی هەموو پێکاتە و بیر و بۆچوونە جیاوازەکان. زۆر جاریش دەیان کێشە و گرفتی گەورەی بە قازانجی خەڵکی کوردستان یەکلایی کردووەتەوە. ئەمە شوێندەی تر ناو کەسایەتی مامجەلالی بەهێزتر کردووە. من پێم وایە ڕۆڵێکی زۆر کاریگەر بوو و من ئەوە ناڵێم لەبەر ئەوەی مامجەلال سەرۆکی حەزبەکەی من بوو، بەڵام من زۆرتر پشت بەوە ئەبەستم کە پاش غیابی مامجەلال لە بەغدا کێشەکان قوڵتر بوونەوە و گەیشتە ئەو ڕادەی کە ترسێکی زۆر هەبوو لە هەڵگیرسانی شەڕێکی تایفەگەری ماڵوێرانکەر لە نێوان شیعەکان و لە نێوان سوننەکانە. پێش هەموو شتێ هیوای تەندروستی بۆ مامجەلال لەخوازم. دوای ئەوە بوونی مامجەلال بە سەرۆک کۆمار ئاماژە بوو بۆ قۆناغێکی نوێ لە عێراقا دابەشکردنی سەروەری و بەشداری کورد لەو سەروەریە. سێمیان بێگومانەوە ماوەی مامجەلال لە پۆستی سەرۆک کۆماری عێراقا بوو بەهۆی بەهێزی شخصیەتی خۆی و ئەو مێژووی هەبوو ئەو مامەڵی ئەی کرد بەشایەتی زیاد لەلایەنێک توانی بووی کە بەشێ بێ لە چارەسەری کێشەکان چەترێ بێ خەڵکەکان لە ژێر خۆیان کۆکاتەوە و پێگەی کوردیش لەوێ بەهێز بوو بەهۆی کارزمایی شخصیەتی خۆیەوە. بەڵام دوای ئەو زیاد لە هۆکارێک بوون هۆی ئەوەی کە دۆخی عێراق بە جۆرێکتر بێت دیارە گۆڕانکاری گەورە هاتن، بەڵام ڕەنگەیە کە لەوانەش دیارنەمانی کەسایەتی لەو جۆرە بێ بۆی کە کێشەکان قوڵ بێت. جگەلەوەی سەرۆک مامجەلال لەسەر ئاستی عێراق و ڕۆژەڵاتی ناوەڕاست سەرکردە و سەرۆک کۆمارێکی ناسرا و دیار بووە. لەگەڵەوەشدا لەسەر ئاستی وڵاتانی جیهان پێگەیەکی دیار و گرنگیایە و هەمووان بە چاوی ڕێز و پێزانینەوە لە هەوڵ و ماندووبوونەکانی دەڕوانن. مامجەلال بەڕاستی چەتر بوو لە عێراقا. مامجەلال لە کەسایەتی ئاڵتوونیەکانی مێژووی کووردە و مێژووی عێراقیشە بەتەکید یانی و شخصێتی مامجەلال وا بوو و وایە کە لە کاتی ئیشکردنیە جۆرێک لە هەیمەنە و جۆرێک لە کاریزمای تیا بوو کە ئەطرافەکانی پێک و ئەکرایەوە و هەموو ئەطرافەکان و لایەنەکان ئەیانزانی کە مامجەلال بەبێ غەرەز هەوڵەدا کە لایەنەکانی نزاع کۆ بکاتەوە. ئەم نیەتەی مامجەلال تاڵەبانی لە عێراقا سەرسەختترین نەحەزەکانی کوردیش هەستیان پێکرد. قەومیەکان و توندڕەوەکان دژی کورد جورئەتیان ناکە بەرامبەر مامجەلال قسە بکەن بەو شێوەیە کە لە هەندێکیان لە پشتەوە موئامەران لە کوردە کرد و ئانویست کە کورد مافەکانی خۆ بەدەست نەهێنێ. مامجەلال توانایەکی سحری هەبوو لەوەی کە بە هەموو لایەنەکان بڵێ کە ئەو کەسێکە کە لایانی ئاشتیە، لایانی دموکراسیە، لایانی ئەوەیە کە بە شێوەیەکی نەرمونیان میلەتەکەی خۆشی بە مافەکانی خۆی و مافە دیموکراسیەکانی بگا. زۆر جار لەسەر زاری سەرکردە و کەسایەتیەکانی عێراق و کوردستان و ناوچەکە و جیانەوە باس لە عێراقی دوای مامجەلال دەکرێت. ئەو کەلێن و کەم و کورتیانەش دەخرێنە ڕوو کە لە دوای ئامادەنەبوونی سەرۆک مامجەلال لە پرۆسەی سیاسی عێراقدا گەیشتوونەتە ئاستێکی مەترسیدار. تاکید لە غایبی مامجەلال پێوە دیارە و من پێم وایە ئەگەر ئەو بەردەوام بایە تا ئێستا لە کارەکانی
ڕەنگە زۆر لەو کێشانە چارەسەر کردێ. ئێستا سەرەکەی غیابی ئەو بە تایبەتی کە بەهۆی نەخۆشیەوە ناتوانێت ئەو دەورە بگەڕێ لەو کاتێ دەرەکەوێت کە بەڕێزیان چەند دەورێکی گرنگ و عەزیمیان بینیوە. زۆرجار هەر بە وجودی خۆی کێشەکانی حەل کرد بەبێ ئەوەی قسەیە بکات هەیمەنە و شخصێتی خۆی وابوو. کەم پێم وانە نە لە ناو کووردە نە لە عێراق جارێشکە مامجەلالشتر پەیدا بێتەوە. سەرۆک مامجەلال هەمیشە هەوڵی داوە کێشە و ناکۆچیەکان بە ڕێگەی لێک تێگەشتن و دانوستان چارەسەر بکرێن نەک پەنابردن بۆ بارگرژی و لێکترازان. لەگەڵەوەشدا بەردەوام لایەنگری ئەو بۆ چوونانە بووە کە ویستویانە ئاشتی باڵادەستتر بێت بەسەر شەڕ و ناکۆچیدا. هەر لەبەر ئەمەشە مامجەلال وەک سەرۆک و سەرکردە ئاشتی خوازەکە ناوبانگی دەرکردووە. ناو و ناوبانگی سەرۆک مامجەلال سنووری زۆربەی دەوڵەتانی جیهانی تێپەڕاندووە. تەنانەت زۆر جار جیاواز لە هەموو سەرکردەکانی تری عێراق و هەرێمی کوردستان دەرکەوتووە. ڕەنگارەمە شوای کرد بێت هەمووان لەسەرەوە کۆک بن ئەستەمە جارێکی تر لە مێژووی کووردا کەسایەتێکی تری وەکو مامجەلال دووبارە بێتەوە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.